سڵاوتان لێبێت هاوڕێیان خۆشحاڵم کە دووبارە لە ڤیددیۆکی نوێدا گەڕامەوە لە ئێوەی ئازیز و خۆشەویست. سەگەکان بەوە وەسف دەکرێن کە لە هەندێک حاڵەتدا باشترین هاوڕێی مرۆڤن و ئەگەر بتەوێت خاوەندارێتی سەگێک بکەیت ئەوە ئەم کارە ئاسان نییە، بەڵکو بگرە لەوانەیە چەندین کێشەت ڕوبەڕوو ببێتەوە. لەم ڤیددیۆیەدا باسی ترسناکترین و دڕندەترین سەگەکانی جیهانتان بۆ دەکەم. پێشەوەی بچینە ناو ڤیددیۆکەوە ئەگەر ئەتانوێت بابەتی لەم جۆرە بەردەوام بێت لە کەناڵەکەم ئەوە لایکی ئەم ڤیددیۆیەمان بۆ بکە و ئەگەر ئەشتەوێ بابەتی زیاتر لە کەناڵەکەم ببینێت ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم بکەوە هەروەها زەنگۆڵی تەنیش سەبسکرایبەکە شێوەی ئۆن بکە. سەرەتا لە بچووکترین سەگەکانەوە دەست پێ دەکەین تاوەکو گەورەترین و ترسناکترین سەگەکانتان بۆ باز دەکەین. دەیەم، سەگی دەلماسی. ئەم سەگە بە زیرەکی و جوڵەی زۆر دەناسرێتەوە و یەکێکە لەو سەگانەی کە لە کیشوەرەکانی ئاسیا و ئەوروپا و ئەفریقیا بە شێوەیەکی باش ناوبانگی هەیە و مرۆڤەکان ئەم سەگانە بەکاردەهێنن بۆ پاراستنی خۆیان و ڕاوکردن و بەڕێدا ڕۆشتن و چاودێریکردنی ناوچەکان. لە ڕاستیدا ئەم جۆرە سەگانە پێویستە هەر لە بچووکیەوە ڕاهێنانیان پێ بکرێت هەتا گەورە دەبن و ئەو کاتێک کە گەورە بوون مرۆڤەکان دەتوانن بەکاری بهێنن بۆ پاراستنی خۆیان و چاودێریکردنی ناوچەکە و لە هەمان کاتدا سەگێکی زۆر جوانە و کردداری جوان ئەنجام دەدات. هەر خۆی هەندێک لە ئەوروپیەکان لەبەر ئەوەی کە سەگەکە شێوەیەکی جوانی هەیە بۆیە خەڵکی ئەوروپا لەبەر جوانی ئەم سەگە بەخێوی دەکەن و لە هەمان کاتدا خۆشەویستی دەدەن بە خاوەنەکانیان. نۆیەم، بۆکسەر. ئەم جۆرە ئاژەڵە بەوە جیا دەکرێتەوە کە خاوەنی جەستەیەکی ڕێک و قەبارێکی مامناوەند و بەڕادێکی زۆر بەهێزە و ئەگەر بێت و بیەوێت باڵندەیەک ڕاو بکات ئەوە دەتوانێت بیشی کوژێت سرە ڕای ڕاوکردنیشی و سەگی بۆکسەر بە یەکێ لە ترسناکترین سەگەکان دادەنرێت لەبەر ئەوەی شێوە ڕوخساری ترسناکە و خۆی سەگێکی بەهێزە و زۆر دژی ڕاهێنانکردن دەوەستێتەوە و ئەگەر بێت و ڕاهێنانێکی زۆری پێ بکرێ ئەوە دەتوانێت ببێتە سەگێکی زۆر بەهێز بۆ دژایەتیکردن و پاراستنی کەسەکان. هەشتەم، کنار پریسە و لە هەمان کاتدا بە سەگی کەناری دەناسرێتەوە. ئەم سەگە بۆ یەکەم جار لە ناوچێکی ئیسپانیا بە ناوی کەنار دۆزرایەوە. ئەم سەگە بەوە تایبەتمەند دەکرێت کە قەبارەی گەورەی و ماسوولکەکانی زۆرە. مرۆڤەکان لە پێشتردا بۆ ڕاوکردن و شەڕکردن بەکاریان دەهێنا، بەڵام دواتر هەندێک لە خەڵکی زۆربەی تاقیکردنەوەکانیان بە هاوبەشی لەگەڵ ئەم جۆرە سەگەدا ئەنجام دەدا و فێری سەگەکانیان دەکرد تا بە خێرایی ڕابکەن و ببنە سەگێکی ئازا و چاونەترس و لە ئێستادا ئەم جۆرە سەگە بە زۆری بۆ پاسەوانیکردن و بەڕێدا ڕۆشتن بەخێو دەکرێت. حەوتەم، کان کورسو. ئەم سەگە بریتیە لە یەکێک لە سەگە پۆلیسیەکان و ئەم سەگە بەوە ناسراوە کە زۆر بەتوانا و دڕندەیە، بەڵام پێویستی بە مەشق و ڕاهێنان هەیە لە ژێر دەستی مەشقکەرێکی بەتوانا بۆ ئەوەی بتوانن زاڵ بن بەسەر سەگەکەدا و ئەگەر ئەو کەسی ڕاهێنان بە سەگەکە دەکات ئەزمموی لە کارەکەدا نەبێت ئەوە لە کۆتاییدا سەگەکە ئەنجامێکی خراپ و مەترسیداری دەبێت و پێویستە لەو کاتەدا خاوەنی ئەم سەگە ئاگاداری خۆی بێت و بەباشی چاودێری سەگەکە بکات. شەشەم، دۆبەرمان. بێگومان زۆربەمان ئەم جۆرە سەگانەمان بینیوە لە فلیمە پۆلیسیەکاندا. ئەم جۆرە سەگە بەوە تایبەتمەند دەکرێت کە سەگێکی زیرەکە و دڵسۆزە، بەڵام دڵسۆزیەکەی تەنها بۆ خاوەنەکەی نییە. زۆربەی جار هێرش بۆ کەسەنە ناسراوەکان دەبات و حەز ناکات هیچ یەکێ لە سەگەکان بێن و پێشبڕکەی لەگەڵدا بکەن و سەگی دۆبەرمان بۆتە یەکێک لەو سەگانەی کە بۆ پاراستنی سەلامەتی و شەڕکردن زۆر بەکاردەهێنرێت لەبەر ئەوەی ئەو جۆرە سەگە ئازایە و لە هیچ شتێک ناترسێت و هەروەها تەمەنی سەگی دۆبەرمان لە نێوان 10 ساڵ بۆ 12 ساڵدایە.
پێنجەم مەلم و تالاسکی ئەم سەگە بە هەوەسەکەی تایبەتمەند دەکرێت و ئەگەر هەست بە بێهیوایی و دڵتەنگی بکات ئەوە زۆر تووڕە دەبێت و بە خراپی ڕکابەرەکانی دەبەزێنێت و هەر لەبەر ئەوە پێویستە زۆر گرنگی بەم جۆرە سەگە بدرێت و زۆر یاری لەگەڵدا بکرێت و هەڵبەتە بەوە تایبەتمەند دەکرێت کە قەبارەیەکی گەورەی هەیە و دەتوانێت تا ماوەیەکی زۆر خۆڕاگر بێت و ئەم جۆرە سەگە لە ناوچە زۆر ساردەکاندا دەژێت و تەمەنی ئەم جۆرە سەگانە لە نێوان 12 بۆ 14 ساڵیدایە. چوارەم هەسکی سیبری ئەم جۆرە سەگانە لە کۆندا بۆ گواستنەوەی کەلوپەل بەکاردەهێنرا و لە ناوچە ساردەکاندا دەژین و بە سەگێکی زیرەک و ئازادا دەنرێن و زۆر ئارەزووی ئەوە دەکەن کە لەگەڵ سەگەکانی وەکو خۆیاندا تێکەڵ ببن. ئەم جۆرە سەگە زیاتر لە گورگ دەچێت نەوەکو سەگ و ئەم جۆرە سەگانە زۆر هەوڵی مانەوە لە ژیان دەدەن و زۆر بە سەگێکی لەسەر خۆدا دەنرێن و لە هەمان کاتیشدا لە کاتە سەختەکاندا زۆر سەگێکی دڕندەیە و لە ساڵی 2000دا 15 حاڵەتی مردنی مرۆڤ بەهۆی گازی ئەم سەگەوە تۆمار کراوە. سێیەم شوانی ئەڵمانی ئەم سەگە لەبەر ئەوەی کە زیاتر لە وڵاتی ئەڵمانیا دەدۆزرێتەوە هەر بۆیە بە شوانی ئەڵمانی ناونراوە. ئەم جۆرە سەگە قەبارەیەکی مامناوەندی هەیە. ئەم جۆرە سەگە لە شەڕدا بەکاردەهێنرێت و لە هەمان کاتدا بەکاردەهێنرێت وەکو سەگی پۆلیسی بۆ چاودێریکردنی بکوژەکان و ئاشکراکردنی مادە قەدەغەکراوەکانی وەکو مادە هۆشبەرەکان و هەروەها بۆ ئاگادارکردنەوەی سەربازەکان لە هێرشکردنی دوژمنەکانی. ئەم سەگە تایبەتمەندە بە زیرەکی و بەهێزی و خێرایی و خێرایی ڕاهێنانکردنی بە هەمان شێوە یەکێکە لە تایبەتمەندیەکانی و یەکێکە لە ئاژەڵە دەشتیەکانی جیهان و توانای پاڵەپەستێوێکی زۆری هەیە و دوو چاوی بەهێزی هەیە و تەمەنی ئەم جۆرە سەگانە لە نێوان 20 ساڵە و پیرترینیان تەمەنی 70 ساڵ دەبێت. دووەم ڕودڤێلەر ئەم جۆرە سەگە بە یەکێک لە ترسناکترین و دڕندەترین سەگەکانی جیهان دادەنرێت. هێزێکی زۆری هەیە و ددانی تەواوی هەیە و جەستەیەکی قەبارە گەورەیان هەیە. بەهۆی ئەم تایبەتمەندیانەوە ئەم سەگانە لە دوو جەنگدا بەشداریان کردووە بۆ گواستنەوەی سەربازە نەخۆشەکان بۆ یەکەی فریاگوزاری سەربازگەکە و بۆ پاسەوانیکردن و ڕزگارکردن بەکارهێنراوە. ئەم جۆرە سەگە ڕقێکی زۆر گەورە هەڵدەگرێت لەبەر ئەمەش بە شێوەیەکی ترسناک پاسەوانی دەکات. ئەوەی کە زیاتر ئەم سەگە تایبەتتر دەکات ئەوەیە کە ئەم سەگە دەتوانێت مەلەوانیش بکات و گەورەترین خاڵی لاوازی ئەم ئاژەڵە لە کاتی کوشتندا ئەوەیە بریتیە لە کلکی. خاوەنی کلکێکی زۆر هەستیارە و لەگەڵ ئەوەشدا بە سەگێکی زۆر ئازا و چاونەترز ناسراوە و توانیوێتی ناوبانگێکی باش بەدەست بهێنێت. یەکەم بیتبۆڵ ئەم سەگە ترسناکترین سەگە و ئەو سەگەیە کە دەتوانێت هەموو سەگەکانی تر بترسێنێت. ئەم جۆرە سەگە لە هەموو سەگەکانی تر جیاوازترە. تایبەتمەندە بە هێزێکی گەورە و چاونەترسیەکەی و وەکو ئەوە دەردەکەوێت کە ئەم سەگە تەنها بۆ کوشتن بەکاربهێنرێت. تایبەتمەندیەکەی تری سەگی بیتبۆڵ ئەوەیە کە ناهێڵێ ڕکابەرەکەی لە ژیاندا بە زیندوی بمێنێتەوە و توانایەکی زۆری هەیە بۆ کوشتن هەتا لەوانەیە مرۆڤ لە ژێر دەستی ڕزگاری نەبێت چونکە هەتا بڵێ سەگێکی زۆر ئازا و چاونەترسە و زۆربەی فڕۆکەخانەکانی جیهان بەکارێکی پێویستی دەزانن کە سەگێکی ئەوها دابنرێ بۆ پارێزگاریکردن لە فڕۆکەخانەکان. کام لەم سەگانە سەرنجی تۆی ڕاکێشە ئەوە لە کۆمنت بۆمانی بنووسە و زۆر سوپاست دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم. ئەگەر ڤیدۆکەمت بەدڵ بوو ئەوە لایکی ئەم ڤیدۆیەمان بۆ بکە و هەروە شەیری بکە لەگەڵ هاوڕێکانتدا و ئەگەر ئارەزوو دەکەیت هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەم ببینیت ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم بکە و هەروەها زەنگۆڵی تەنیش سەبسکرایبەکەشی ئۆن بکە و ئەگەر هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێکت بۆ کەناڵەکەی من هەیە ئەوە لە کۆمنت بۆمانی بنووسەوە ئینشاءالله بە زووترین کات وەڵامت دەدەمەوە و دووبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم. ئینشاءالله ڤیدۆکەم جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بووە و تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.